پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کە ماوەی جەڕۆژ بەردەوام بوو وەتیایە کۆمەڵێکی زۆر لەو بڵین کتێبە هەرە تایبەت و ناوازانەی کە خوێنەران هەمیشە بەدوایە گەڕێن توانرا لە نێو پێشانگایە نمایش بکرێت و خەڵکانێکی زۆریش بتوانن لە ڕێی پێشانگاکە سوودمەند بن کە بتوانن کتێبی دڵخوازی خۆیان بەدەست بخەن و بتوانن سوود دەتەواوی ئۆفەرەکانی نێو ئەو پێشانگایش وەربگرن دیارە لە ماوەی دە ڕۆژە توانراوە کە خەڵکانێکی زۆر ئەوەی کە گفتوگۆ و قسەوباتی لەسەرەکرێت نزیکەی زیاتر لە 500,000 خوێنەر و هەروە کەس سەردانی پێشانگاکەیان کردووە و پێشانگاکەش بە سەرکەوتووی کۆتایی هات. بۆ هەر شارێکی زیندوو بوونی ئەم چالاکیە کولتوری فەرەنگیانە زۆ گرنگە. زیندوەتی شار لەم خاڵانەیە دەرەکەوێت کە بتوانێت چالاکیە کولتوری فەرەنگیەکانی بەردەوامی پێبات لە ساڵەکەیە چەند جارێک. بێگومان پێشانگای نێودەوڵەتی کتێب کە پێێنە ئەمە 5 ساڵەتی و ئەمڕۆ تێپەڕیەکەین و کۆتاییەت یەکێکە لەو چالاکیانەی کە بۆ شاری سلێمانی بەشێکە لە ڕۆحێتی زیندوو شاری سلێمانی لە ڕووی فەرەنگی و کولتوریەوە. ئێمە شۆک و دەستگای چاپ و پەخشی سەردەم بە ماوەی 4 ساڵە بەشدارێ بین لە پێشانگایە بێگومان هەموو ساڵێک بە ڕێژەیەکی بەرچاو لە ناونیشانی جیاواز لە کتێبی تازە لە پێشوازی خوێنەرانین بۆ ئەم ساڵیش ئەتوانین بڵین جیاوازە ساڵانی تر بە تێکڕا نزیکی 75 ناونیشانی تازەمان پێ بووە. خۆشبەختانە خوێنەرانێکی زۆر باش ڕویان لە چ کتێبە تازەکان و چ ناونیشانەکانی پێشووتری دەستگای سەردەمیش کردووە چونکە دەستگای سەردەم وەکو دەستگایەکی متمانە پێکراو لەلایەن خوێنەران و ڕۆشنبیران و نووسەرانەوە هەمیشە چاوی لێکراوە. ئێمەش بەردەوام لە خەمیەوە بین ئەو متمانەیە بپارێزین و لە ئاستی ئەو چاوەڕوانیا بین. وەکو کۆتا ڕۆژیش وەکو ئەبینن جم و جۆڵێکی زیاتر لە توانین بڵێ هەیە هیوادارین ئەم بوونی ئەم چالاکیە کولتوری فەرەنگیانە بەردەوام بێت بە شێوازی باشتر و جیاوازتر لە ساڵانی داهاتووە. شاری سلێمانی شارێکە ئەمە ناوێک نییە ئێمە بە زۆر پێی بڵێن پایتەختی ڕۆشنبیری پایتەختی ئەدەب شاری داهێنان بەڵکو مێژوویەکی هەیە لە کای ڕۆشنبیری کوردیە مێژوویەکی درێژی هەیە ئەگەر ئێمە بە تەنها سەیری سەدەی 20م بکەین و ئەو هەموو ڕۆژنامە و گۆڤارە کە لەم شارەیە دەرچووە کە لە هیچ شارێکتری کوردستانە نەبووە و ئەو هەموو چالاکی ئەدەبی کە تایە بووە ئەو هەموو ئەدیبە گەورەیە ئەو هەموو بزوتنەوە ئەدەبی و هوەری کە لەم شارەیە هەبووە ینی هەر لە بیدایەتەکانی سەدەی 20 کە بۆ یەکەم جار لێرە یەکەم چیرۆکی کوردی لەم پارچەیە لە سلێمانیە نووسرێ و بۆ یەکەم جار ڕۆژنامەی ئەهلی لەم شارایە بڵاوکرێتەوە و یەکەم خۆپیشاندانی مەدەنی لە ساڵی 1930 لەم شارەیە کرێ ئەمە نیشانەی ئەوەیە کە وشیاریەکی گەورە هەیە لەم شارەیە و دواتر لە 1939 بۆ 1949 کە گۆڤاری گەلاوێش دەرەچێت بۆ ماوەی 10 ساڵ بە تەمەنترین گۆڤاری ئێمە لە نیوەی یەکەمی سەدەی 20ەمە کە ئەمە توانی وێتی ڕۆڵێکی سەنگینی هەبێت لە بزاوتی ڕۆشنبیری کوردیە دواترش دوای نیوەی دووهەمی سەدەی 20ەمیش بە هەمان شێوە بزوتنەوەی ڕوانگە دروستە بێت لە سەرەتای هەفتاکانە دواتر لە سەرەتای 90ەکانە گروپی ڕەهەن دروستە بێت یعنی هەموو ئەمانە ئەوەیە کە ئەم شارە شارێکی جیاوازە لە ڕووی ڕۆشنبیری کولتوریەوە بۆیە کاتێک کە پێشەنگایەکی لەم شێوەیە کرێتەوە بەڕاستی ئەم پێشەنگایە بۆ شان و شکۆی شاری سلێمانی توانم بڵێم زۆر نییە بەڵکو ئێمە ئەبێ پێشەنگای زۆر گەورەتر بکەینەوە و خزمەتی زۆر زیاتری ئەم شارە بکەین لە بەرەوەی ئەم شارە هەڵگری ئەوەیە کە جۆرێک لە حەزێکی هوەری هەیە ڕۆحیەتێکی هوەری و ئەدەبی هەیە
داهێنەرە گەورەکانمان بەشی زۆری لەم شارن طبعا ئەمە بە دوور لە شارچێتی ئێمە هەموو شارێکی کوردستانمان خۆشەوێ هەموو بستێکی کوردستانمان خۆشەوێ بەڵام ئێمە کاتێک کە دێن باسی حقیقەتی ئەدەبی و ڕۆشنبیریەکەین ئێمە باسی ئەبێ هەموو ڕووەکانی هەرێمی کوردستان ببین و ئەو تایبەتمەندیانش کە لە شارەکانە هەیە بیخێنە ڕوو وە سلێمانی بەڕاستی ئێمە ئەکرێ بەم جۆرە چالاشانەی کە لێرە هەیە بڵین تۆزێک خزمەتی بوارە ڕۆشنبیری و ئەدەبیەکەیمان کردووە ژینا بەڕاستی ئەمە بۆ شانوشکۆی سلێمانی کەم ڕاستەکەی زۆر جار ئێمە ژۆمان لەو قسانە بێت کە باوی کتێب خوێندنەوە نەماوە ئێمە لە ئاستی خوێنەوە هاتووینەتە دواوە یا ئەو شتانە بەڵام هەموو ساڵێک کە ئەم پێشەنگایانە کرێتەوە ئەو قسانە هەمووی پوچەڵە بێتەوە ینی ئەگەر لێرە خوێنەریشت زۆر نەبێ گریمان ئێمە فرۆشیشمان زۆر نییە وەکو دەستگاکانی چاپ بەڵام هاتنی خەڵک بڕینی 20 کیلۆمەتر ئەگەر بەس لە ناوشاریشۆ بێ بۆ ئێرە کەواتە بیر لە کتێب بکاتەوە ئەگەر دۆخەداراییەکە یارمەتی دەر نەبێ بۆی کە بتوانێت کتێب بکڕێ بەڵامەوەی کە بیر لە کتێب بکاتەوەی کە دێت بۆ دیداری کتێبەوەی کە دێت کتێب ببینێ کەواتە نیەتێشی گرنگە لە خەڵکی ئەم شارەیە بەڕاستی خوێنەرانی ئەم شارە خەڵکی ئەم شارە خەڵکی ناوچەکانی تری کوردستانیش کە ئەم ساڵ ئەتوانم بڵێم لە زاخۆ تا خانەقین خەڵک هاتوو بۆ ئەم پێشەنگایە وامان لێکە ئێمە وەکو دەستگاکانی چاپ هەز بە بەرپرسیارەتی زیاتر بکەین بۆی بتوانین لانیکەم لە ئاستی تەموحی ئەوان نابین بتوانین لە ئاستی خواستەکانی ئەوان نابین ئەوەی کە لە کتێبخانەی کوردیان نییە ئێمە ئەوانیان بۆ دەستەبەر بکەین لە زمانە جیاوازەکان و وەری بژێرنە سەر زمانی کوردی ینی بەڕاستی ئەو پێشوازەی لەم نۆدە ڕۆژەیە بینیمان خوێنەران لە کتێب کردیان شتێکی سەرسامکەر بوو من هەموو ساڵێک بەڕاستی دوای پێشەنگاکە زۆر بیر لە دۆخی خوێنەری کورد دەکەمەوە ینی سەرڕای کۆمەڵێک قەیرانی سەپێنراو بەسەریە قەیرانی داراییە ئابووری قەیرانی سیاسیە قەیرانی دەرونیە ئەو فشارە زۆرەی ئەو بەتایبەت ئەو حەسارەی کە لەسەر شاری سلێمانیە لە هەموو لایەکەوە یعنی لەلایەن هەموو میلەتەکان و حەسار لەسەری وڵاتانی دراوسێ ئیقلیمی حکومەتی عراقی حەسارێکی زۆر لەسەر سلێمانی بەڵام خەڵکی سلێمانی هێشتا زیندوێتی خۆی هێشتۆتەوە هێشتا بیر لە کتێب و معریفەکات و کەمە بەڕاستی شتێکە جێگەی بیرلێکردن و جێگەی خزمەتکردنی زیاترە حەقە حکومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری یعنی ئەوان بێن هەم دەستگیرۆی ئێمە بکەن بۆی بتوانین بە چالاکی گەورەترەوە بەشداری بکەین هەم دەستگیرۆی ڕێکخەرانی پێشەنگاکەش بکەن کە ئەم پێشەنگایە هیچ ئاستەنجێکی بۆ دروست نەبێ و بە باشترین شێوە بکرێتەوە و زۆرترین دەستگای چاپ لە جیهانەوە بهێنە ئێرە ئێمە کە ئەڵێن نێونەتەوەیی کە ئەڵێن فیستیڤالێکی نێودەوڵەتیە تەنها یەکڕەنگی کۆ نەکەین و لە فیستیڤالەکە بەڵکو فرەڕەنگی کۆ بکەینەوە بەداخۆ لە فیستیڤالی ئەم ساڵە بەشێک لە یەک ڕەنگیە بینین کە توانم بڵێم ناوە نێونەتەوەیەکی کەمێک کاڵ بۆتەوە کە هیوادارم بۆ پێشەنگەکانی تروانە. خانەی چەپکە کتێبی یەکێتی یەکەم ساڵە بەشداری خولی پێنجەمی پێشانگای نەدەوڵەتی کتێب لە سلێمانیەکەین بەڵام ساڵی پار ئێمە ئەزمونێکی بچکۆلانە بەشداریمان کرد بەڵام بەم شێوازە فراوانەی یەسانە بوو بە ناوێکی ترەوە بەڵام ئەم ساڵ پێمان باش بوو لەگەڵ مەکتەب و ئۆرگانەکانی یەکێتیە یەکێتیش بەشداری بکات چکە خاوەنی زیاتر لە هەزارەها ناونیشانی کتێب و دەیان و سەدان لەوانەیە گۆڤاری لە قۆناغە جیاوازەکانە دەرکردێ بە تایبەتی لە شاق و پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و تا ئێساش بەشێکی زۆری و گۆڤارانە بەردەوامن بۆیە پێمان باش بۆم ساڵێمەش وەکو یەکێتی نیشتمانی کوردستان خانەیەکمانە بێەوە
بەشێکی زۆری ئەدەبیاتی یەکێتی لە شاخ و لە شار و بەشێکی زۆری بیرەوەری سەرکردەکانی یەکێتی و کۆبەرهەمی جەنابی مام جەلال پیشانی ئەو کەسانە بین کە سەردانی خانەکەکەن بەشێکی زۆری ئەو کەسانەی کە هاتوون بۆ یەکەم جار یا یەکەم جاریان بۆ کە بزانن یەکێتیم هەموو چاپکراوەی هەیە بە دیاریکراویش بەشێکیان زۆر سەرسامی کۆبەرەمەکەی جەنابی مام جەلال یان بەشێکیان وایان زانیوە تا ئێستا مام جەلال تەنها وتار و چاو پێکەوتنەوەوانەی هەیە و نەیانزانیوە کە بەو شێوازە فراوانە کتێبی هەبێت چکە لێرە حەوت کتێبی جەنابی مام جەلال و بوو بە هەشت کتێبی جەنابی مام جەلال پێشکەشی ئەو کەسانە کرێت کە سەردانی خانەکەکەن بەدەر لە ئەو کتێبانەی کە لەسەری نووسراون و باسی دیداری تەمەن و وتارەکانە ئەو کتێبانەی کە خۆی نووسیوێتی بەشێکی زۆری ئەو کەسانەی کە گرنگی بۆ بابەتا دەن ئەوانە کە یان مامۆسای زانکۆ یا خوێنکارن یا خەریکی توێژینەوە بەسن سەرقاڵی ئەو کتێبانن بەڵام زۆربەی زۆری ئەم کتێبانە یعنی لە خۆناغە جیاوازەکانە نووسراوە بۆ ئێساش بەشێکی زۆر سوودی هەیە بەشێکی زۆری و گۆڤار و ڕۆژنامە بڵاوکراوانەی کە لە شاق دەرچوون دووبارە چاپکراوەتەوە لێرە پیشانی خەڵکە درێ خەڵکەیە خەریکی بەحس و لێکۆڵینەوەیە لەسەر ئەو کتێبانە یا لەسەر کتێبەکانی مام جەلال یا لەسەر ئەدەبیاتی یەکێتی زۆر باش پێشوازی لێکراوە بەشێکی زۆری و گۆڤارانە خەڵک نەیزانیویان لێرە تۆزێک چکە لە شارەکانی تر دەرچوون هەڵبەتە هەری ئۆرگانەکانی یەکێتیە بەڵام لە هەولێریا لە کەرکوژا لە بادینان دەرچوون نەیان بینیوە لێرە یا بۆ یەکەم جارایی بینن پێشوازێکی باشی لەیەکرێت لەلایەن خوێنەرانەوە.